بینەرانی خۆشەویست، ئێوارەتان باش، هەموو کاتێکتان باش. من لە بەرنامەی سێبەری خەڵک ئیمڕۆ لەسەر شاشەکانی کوردستان 24 بە خۆشحاڵیەوە میوانی ئەو بەرنامەیەم. من ئەیات حاجی نامێک بەقاڵم، پارێزەری ڕاوێژکار بووم. لە دایکبووی شاری هەولێرم لە ساڵی 1962 خێزاندارم، 3 کوڕم هەیە. لە ساڵی 1970 دەستم بەکاری پارێزەری کرد لە دادگاکانی هەولێر، لە محکەمەی هەولێر. لە ساڵی 1992 بووم بە ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان تا 2002 و لە پەرلەمانی کوردستان کارگێڕی لێژنەی یاسایی بووم. لە ساڵی 2006 وەکو ڕاوێژکاری پلە باڵای ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە اختصاصی میدیا و تەواسولی جەماهیری لەوێ دەست بەکار بووم. لە ساڵی 2012 بووم بە سەرۆکدیوانی ئەنجومەنی نوێنەران واتە ئەمینداری گشتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا 31 هەفتی ساڵی 2016. من ئێستا لێرەم بۆ ئەوەی وەڵامی چەند پرسیارێک بدەم لەلایەن چەند کەسێکەوە کە نەمدیون و ناشیان ناسم. هیوادارم بتوانم پڕ بە پێستی پرسیارەکان وەڵامەکان بدەمەوە و لە خزمەتی بینەرانی خۆشەویست و ئێدام. تا ئێستا چ بەڵێنێکت داوە بەوانەی کە بڕیارە دەنگت پێ بدەن؟ ئەگەر سەرکەوتم بۆ پەرلەمان بەو دەنگانە دەبمە نوێنەری ئەو خەڵکانێک کە دەنجام پێدام. لە پاشان لە ناو پەرلەمان دەبم بە نوێنەری هەموو ئەو کەسانەی کە چۆنەتە ناو پرۆسەی دەنگدانەوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لەوێدا من دەبمە نوێنەری هەموو خەڵکی کوردستان، ئەوەی دەنجیشی پێداوم ئەوەی دەنجیشی پێ نەداوم. لەبەرەوەی من لە موەسسەیەکی یاسادانان کار دەکەم بۆ ئەوەی خۆشگوزەرانی بۆ خەڵک فراهام بکەین. ئەگەر بۆیە ئەندامی پارلەمان ئایا دەتوانێت بەبێ ڕەزامەندی حیزبەکەت بڕیار بدەیت؟ بڵێ، ئەوە پرسیارێکە لە زۆربەی پەرلەماناتی جیهان دێتە پێشەوە. من کە دەچمە پەرلەمانی کوردستان لەسەر ئەساسی بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان دعایە ئینتخابی خۆم دەکەم، بەڵام لە ناو پەرلەمان ئەو سێکتەرانەی لە ناو بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان نەهاتووە، پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێک ڕێگر نابێ لە من کە بتوانم شتی تازە، نوێسازی، چاکسازی لە دەرەوەی ئەو بەرنامەی بکەم کە خزمەتی هەمان بەرنامە دەکا، لە نەتیجەدا خزمەتی خەڵکی کوردستان دەکات. یەکێتی ڕەخ نەدەگرێت لە پارتی و دەڵێت تاکلایانە حکمی کردووە. بۆ وا دەڵێتم ئەو منافەسە سیاسی کە لە بینی حزبە سیاسەکاندا هەیە لە ناو پەرلەمان، لە ناو حکومەت، لە دەرەوەش، من یەکشتم پێسەیرە. من ئەگەر لە ناو کوالیسیۆنی حکومەتم بە ڕۆژ لە ناو حکومەتم پاش نیوەڕۆ دەبم بە معارەزە، ئەو عرفە لە هیچ دنیا نییە ئیلا لای ئێمە نەبێتن. تۆ یان ئۆپۆزیسیۆنی معارەزەی یان لە ناو حکومەتی، کە لە ناو حکومەتیش بوو تۆ ئەرکت لەسەر شانە. ئەگەر ناتوانانی ئەرکەکان جێبەجێ بکەی دەکشێەوە کوتلەیەکی دیکەی سیاسی دەچێتە ناو حکومەتەوە. بە ڕۆژ لەگەڵم و بە شەوێژ تیر و توانز دەگرم و قۆرت لێ دەدەم. ئەوە لە هیچ ئەوەی عرفێکی پەرلەمانی، لە هیچ عرفێکی حکومی ئەو شتە نییە. هەر کەسێک بەرنامەی خۆی هەیە بە جۆرەی ئەو بەرنامەیە ئیشەکانی خۆی دەکات. دوایێ یەکێتی کە چۆتە ناو حکوومەتی با بڵێن کوالیسیۆن لەگەڵ پارتی و لەگەڵ هەندێ حزابی دیکە بەرنمەیەکە بۆ کۆیانی کردوتەوە. ئەگەر ئەو بەقەدەر ئەو بەرنمەیە نییە یاخود ناتوانانی جێبەجێ بکە، پێویست ناکاتن بە ڕۆژ لە ناو حکومەت بێ و شەوانیش لە دژی حکومەت هەڵوێست بکات. ئەگەر لە داهاتوو دابووی بە ئەندام پارلەمان چی بۆ پێشمەرگە قارەمانەکان دەکەیت؟ پێشمەرگە سیمبۆلی نەتەوە و کوردستانە. ئێمە ئەوڕۆ لە سایەی خوێنی پێشمەرگە و لە سایەی تەسحیاتی پێشمەرگە و جوانفیدایی پێشمەرگە ئەو ئەمن و ئەمانە
بەرقەرارە لە کوردستان هەر شتێک بە من بکرێ لە یاسادانان لەو شتانەی کە ماف و شایستەداراییەکان و حقوقی پێشمەرگە زامن دەکا کاری بۆ دەکەم یەک لەو شتانە ناوی پێشمەرگە لە هەموو بودجەکانی حکوومەتی فیدرالی بەغدا دێتن باس لەوە دەکا دەڵێ پێشمەرگە بەشێکە لە منزومەی دیفاعی وەتەنی بەشێکە لە منزومەی دیفاعی نیشتیمانی بەڵام تەنها لە بەموچە ئەو مافەی دەداتێ ئەویش هەر ڕۆژە و چەڵەمەیەک و کۆسپێک دەخاتە پێشی نەخێر پێشمەرگە تەنها پێویستی بە موچە نییە پێشمەرگە هەروەکو سوپای عێراقی و هەروەکو ڕەدیفی سوپای عێراقیش کە حەشدی شعبیە پێویستە دەبێ موچەی شایستە داراییەکانی چەک تفاق هەموو پێداویستەکان هەتا لە هەموو جۆرەکانی سنفی جەیشی عێراقی دەبێ سنووفی پێشمەرگەش هێزی پێشمەرگەش ئەو حەقی هەبی کە ئەو نەوعەتچەکانە و ئەو نەوعە تەدریبە و ئەو نەوعە قوتابخانە عەسکەریانە لە زمنی مافی ئەودا بێتن لە پێش ماوەیەکی زۆر کورت بە چەندین دەنجی نەشازی شۆڤینی و عنسوری لە بەغداوە هاواریان لێ هەستا لەبەر ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 24 تۆپی هاوزەری داوەتە هێزی پێشمەرگە ئەو هێزەیە کە دیفاع لە کیانی کوردستان دەکا و ئەو هێزەیە کە بەردەوام ڕوبەڕووی داعش و تیرۆر و ئەو گروپە تیرۆریستانە بووە من زۆرم پێسەیرە کەسایەتی سیاسی گەورە دژی ئەو هەنگاوانە بن ئێمە دەزانین پێشمەرگە سیمبۆلێکی گەورەیە هەروەکو جەنابی سەرۆک بارزانی فەرمووی پێشمەرگە بە بڕیارێک دروست نەبووە بۆ ئەوی بە بڕیارێک لە ناو بدرێ پێشمەرگە بە خوێنی شەهیدان و بە فرمێسکی دایک و خانەوادەی شەهیدان دروست بووە و پێشمەرگە هەر ئەو سیمبۆلەیە هەتا کورد ماوە دەمینێتەوە و ناویشی بەرزە و گەورەیە. تۆ پێشووتر پەرلەمانتار بووی دەکرێت بە کورتی بازدە و چاکسازیانە بکەیت کە ئەنجامت داون بۆ خەڵک؟ بەڵێ ئێمە لە کاتێک بووین بە ئەندامی پەرلەمان لە ساڵی 92 بڕوا بکەن تەنها لە غێری بەدالەیەکی کۆنەی ناو بینای پەرلەمان و خەتی ئەرزیان پێدەگوت بە کێبڵ بوو لەوە زیاتر هیچ شتێکی دیکە نەبوو بڕوا بکەن هەتا مەسادری قانونی لە بەردەستمان نەبوو لە بەرەوەی ئەزمونێکی زۆر نوێ بوو بۆ کوردستان کە ئێمە دەستمان بە پاش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پاش ئەوەی وتارە بە نرخەکەی جەنابی سەرۆک بارزانی لە شاری کۆی لە 23/1991 کە باسی لەوە کرد ئێمە پێویستیمان بەوە هەیە لە شەرعیەتی شۆڕش بەرەو شەرعیەتی یاسا و بەرەو شەرعیەتی دەستوری بڕۆین ئەوە بوو یاسا لێژنەیەک دامەزرا هەردوو یاسای ژمارە 1 و یاسای ژمارەی دووی داڕشت و مصادقی لەسەر کرا لەلایەن بەرەی کوردستانیەوە من ئەزمونێکی زۆر گەورەمان هەبوو لە پەرلەمانی کوردستان لە بەرەوەی هیچ مستەرزەماتی کارکردنمان نەبوو بەڵام ئەزمونێکی زۆر باش بوو ئێمە لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان و بە تایبەتیش هەموو لیژانەکان ناڵێم تەنها ئێمە وەکو لێژنەی یاسایی ئێمە ژێرخانی دەوڵەتی یاسا و دەوڵەتی پەرلەمانی و دەوڵەتی دەستوریماندانە داوا لە خەڵکی هەولێر دەکەی دەنگت پێ بدات ئەی تو چی بوو هەولێری و هەولێریەکان دەکەیت؟ بەڵێ من داوا لە خەڵکی خۆشەویستی شاری هەولێر دەکەم کە دەنگ بە من بدەن بۆ ئەوی من بمە نوێنەری ڕاستەقینەی ئەوان وەکو هەولێریەک وەکو خەڵکی شاری هەولێر بتوانم تعبیر لە ویست و لە ئیرادە و لە ببمە نوێنەرێکی ڕاستەقینەی دەنگەکانیان و هەولێر شارێکە هەروەکو دایمەن دەگوترێ هەولێر هەر هەولێرە شاری قەڵاو منارەیە شاری مێژوو دیرۆکە و هەولێریش مستاهلی هەموو خێر و خۆشیەکە و من تعبیر لە ویست و ئیرادەیوان دەکەم بە هەموو نەوعێک دیفاع لە مافەکانیان و لەو شتانێک کە خزمەتی ئەو شارە دەکا بۆ ئەوی هەولێر گەشاوەتر بێ هەروەکو شارێکی میترۆپۆل لەسەر مستەوای دنیا کە ناوی دێتن هەروەها ببینێتەوە بەرەو پێشتر بڕوا. چ جیاوازێک لە نێوان دوورشمی پارتی و حیزبەکانی دی دەبینیت ئەگەر بە یەک ڕستە وەڵام مام دەیتەوە؟ جیاوازەکان لەوە هەڵدەقوڵێ حیزبێک تەمەنەکەی 78 ساڵ بێتن بەردەوام لە سەنگەری نیشتیمان بووە بەردەوام
لەوەدا بووە کە بتوانیتن خزمەتی خەڵکی کوردستان بکات و هەروەها سەنگەرێکی پۆڵاین بێ بۆ ئەی دیفاعیان لێ بکە. ئەوەیە جیاوازێکە. تۆ کە لە سەنگەری نیشتمان بووی زۆر گرنگە هەر شتێکیش بکەی ڕنگدانەوەکەی بۆ نیشتمان و بۆ خەڵکەکەت و بۆ وڵاتەکەت دەبێت. حەز دەکەی کەی تر لەگەڵ تۆ ببێت بە ئەندام پەرلەمان؟ ئێمە هەروەکو جەنابی سەرۆکیش لەو ڕۆژەی کە ئیعلانی حملەی دیعایی انتخابی کرا بەڕاستی باسی لەوە کرد کە پەرلەمان پێویستی بەوە هەیە لاسەنجێکی تێدایە دەبێت ئەو لاسەنجی ڕاست بکرێتەوە و شکۆی پەرلەمان زۆر بەهێز و بەقووەتر بێتن. من حەز دەکەم لەگەڵ تیمێک کار بکەم کە لە یەکتری بگەین و بتوانین وەکو پەرلەمانتارێکی ڕاستەقینە بتوانین خزمەتی خەڵک بکەین لە ڕێگای یاسادانان و دانانی بودجەی هەرێم و چاودێریکردنی بەرنامەی حکوومەتی هەرێم لە تەنفیزکردن و بەدواداچوونی یاسایەکان. ئەوەش پێویستی بە تیمێکی زۆر بەهێز دەکا بۆی بتوانین وەکو فەریقێک وەکو دەستە جەمعیەک بتوانین لە خلالی ئەو 4 ساڵە ئەو ئامانجانێک کە بۆی هاتوین ئەو بەرنامەی لەسەر ئەساسی ئەو بەرنامەیە کە بووین بە ئەندامی پەرلەمان بتوانین جێبەجێ بکەین. ئەگەر ئێستا هەر لێرە من داوایەکت لێ بکەم بەڵێنێک بدەی بەو دەنگدەرانەی کە دەنگت پێدەدەن چ بەڵێنێک دەدەی؟ من بەڵێنی ئەوە دەدەم کە ببمە نوێنەری ڕاستەقینەی ئەوان تعبیر لە ویست و لە ئیرادە و لە مەساڵحی ئەوان لە بەرژەوەندیەکانیان بکەم بۆ ئەوەی ئێمە بتوانین سەروەریەکی زۆر بەهێز و بەتین بۆ یاسا دروست بکەین بۆ ئەوەی خەڵک خۆشگوزەران بێ و بەردەوام کەرامەتیان محفوظ بێ لە وڵاتێک کە سەرفراز بێت. دەپرسم جگە لە بەرنامەی حزبەکەت خۆ چ پرۆژەیەکت هەیە و دەتەوێت چی بکەی ئەگەر بوویتە پەرلەمانتار؟ من هەوڵی ئەوە دەدەم بۆ خۆشم لە زۆربەی دیدارەکان باس لەوە دەکەم چەند سێکتەرێک هەیە کە دەبێت ئێمە ئیشی بۆ بکەین. بەشێکیان لەسەر ئاستی پەرلەمانی کوردستانە، بەشێکیان دەبێت هەماهەنگ بێ لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ پەرلەمانتارە کوردەکان و بە تایبەتیش لەگەڵ پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان. ئەوانەی علاقیان بە کوردستانەوە هەیە مەسەلەی بیمەی تەندروستیە، دەبێت ئێمە بیمەی تەندروستی بۆ هەموو موچەخۆران و خانە نشینان و خانەوادەی پێشمەرگەی شەهید و هەروەها بۆ زیندانیانی سیاسی دابین بکەین، چونکە نابێ تۆ موچەخۆرێکت هەبێ یاخود خانە نشینێک بچێتە لە ماڵی خۆی دابنیشێت کە نەخۆشکە و ترسی ئەوەی هەبێ نەخۆشکەوێ لەبەرەوەی بیمەی تەندروستی نییە. و بیمەی تەندروستیش پێویستی بەوە هەیە ئێمە شەریکەی تەمینی وەتەنی کە سەر بە وەزارەتی مالیەیە زیندی بکەینەوە، ڕۆحێکی نوێی بدەینێ بۆ ئەوی بتوانین ئەو داهاتەی لەو بیمەیە کە کۆ دەکرێتەوە لە ناو سندوقی شەریکەی تەمین هەر بچێتەوە خەزینەی گشتی لەوێەوە هەر موچەخۆرێک هەر خانە نشینێک هەر کەسێک ئەوانەی کە مەشمولن بەو بیمەیە بتوانن سوودمەند بن. ئەوە یەکەمیان. دووەمیان مەسەلەی بەرزکردنەوەی ئاستی قوتابخانە حکوومیەکان و پەیمانگا و زانکۆ حکوومیەکانە بە مەسەلەی مەناهج بە مەسەلەی ئەو شوێنانەی کە ئەو قوتابخانانەی کە دەبێ شکلێکی مۆدێرنی هەبێ لەگەڵ فێرکردن و خوێندن و قوتابخانە جیهانیەکان لە هەمان مستەوادا بن. ئەوە لە لایەکەوە لە لایەکی ترشەوە چاوپێخشاندنەوە لە مەسەلەی مەناهجی دیراسی. سێم شتیش بەرزکردنەوەی ئاستی پێداویستەکانی مامۆستایان ئوستازەکانی جامعە و دەبێ موچەیەکی شایستە هەبێ بەو پۆستەی کە ئاوانی تێدان هەموو نەتەوەکان و هەموو ملەتانی جیهان لە خوێندن و لە قوتابخانەکانەوە ئاستیان بەرز بۆ ئێستاکە سیمبۆلی پێشکەوتنی ئەو سەردەمەن. ئەوە دووەم. سێم شت مەسئلەی ئەوەیە کە علاقەی بە بەغداوە هەیە، تەطبیقکردنی مادەی 140 پێویستە جێبەجێ بکرێ، یاسای قانونی عفوا نەفت و غازە، مەسئلەی مەجلیسی ئیتحادیە مەجلیسی فیدرالیە کە لێرەوە من لە هەموو دیدارەکانی خۆم تەکیدم لەسەر ئەوە کردووە داوا لە پەرلەمانتارانی کورد
بە هەمویان لە بەغدا دەکەم ئەو پرۆژەی ئێستا کە وازانم قیرائیە کەمیشی بۆ کراوە لە پەرلەمانی عێراقی پێویستە لەسەر ئەساسی پارێزگاکان نەبێ مەجلیسی ئیتحاد ئەو فلتەرەیە کە مافەڕەواکانی کورد لە مەسئلەی یاسادانان دەچەسپێنێ دایان پارێزی لەبەر ئەوەی ئێمە 100 دانە ساڵ بە ئاگر و ئاسن بە حکووماتی دیکتاتۆری مامەڵە لەگەڵ مەسەلەی کورد و لەگەڵ خەڵکی کوردستان کراوە بەڵام ئێستاکە لە پەرلەمانی عێراق لەسەر ئەساسی زۆرینە و کەمینە کە عەرەب لەبەرەوەی زۆرن کورد کەمینەن وەکو نفوس لەسەر ئەو ئەساسە مامەڵە دەکرێت ئەوەش پێچەوانەی دەستوری عێراقیە پێچەوانەی دەستورە موقەتەکەی عەبدولکەریم قاسمە کە لە ساڵی 58 کە دایان ڕژ کە دەڵێ العرب والأكراد شركاء في هذا الوطن کورد و عەرەب و کورد هاوبەشن لەو وڵاتە مەقسەدی عێراقە دەستوری موقەتی عێراقیش ئیساڵی 1970 هەماشت دەڵێ يتكون العراق من قوميتين رئيسيتين هما العربية والكردية والكردية واوي عطفی تێدا دەڵێ لە دوو نەتەوەی سەرەکی پێک دێ ئێستاش لە ناو دەستوری عێراقیش باس لەوە ناکرێت کە عەرەب ملەتی سەردەست و زۆرینەن و کورد کەمینەیە و تورکمان کەمینەیە و کریسیانەکان و ئەوانی دیکە کەمینە. دەپرسم جگە لە بەرنامەی حزبەکەت خۆت چ پرۆژەیەکت هەیە و دەتەوێت چی بکەی گەر بوویت بە پەرلەمانتار؟ من چەند سێکتەرێک هەیە باس لێوە دەکەم زۆر بە کورتی مەسەلەی بیمەی تەندروستیە بۆ هەموو موچەخۆران و بۆ خانە نشینان و خانەوادەی پێشمەرگە و زیندانیانی سیاسی هەروها بەرزکردنەوەی ئاستی قوتابخانەکانە قوتابخانە حکوومیەکانە و هەروها پەیمانگە و زانکۆکانە هەروها کار بۆ ئەوە دەکەین هەماهەنگ بین لەگەڵ بەغدا کار لەسەر یاسای مەجلیسی فیدرالی بکەین کە پێویستە مەجلیسی فیدرالی لەسەر ئەساسی پارێزگاکان نەبێ و ئینەما لەسەر ئەساسی دوو نەتەوەی سەرەکی ئەگەر مەجلیسی فیدرالی مەجلیسی ئیتحاد لە 100 کورسی پێک هاتبێ دەبێت 40 چلی بۆ کورد بێت چلی بۆ عەرەب بێ 20 بۆ نەتەوەکانی تر بێتن هەروها کار لەسەر ئەوە دەکەین کە دەستوری هەرێمی کوردستان بتوانین ئەو پرۆژەیە بخینە دەنگدانەوە و ئێمە بێتە بواری کارکردن هەروها مەسەلەی شایستەی پێشمەرگە هەروها یاسای نەفت و غاز ئەوانە و هەروها مادەی 140 پێویستە ئەوانە هەمویان کاری بۆ بکەین بۆ ئەوی بگەینە نەتیجەیەک تەواو ببێت. بۆچی خەڵک دەبێت دەنگ بە پارتی بدات؟ لەبەر ئەوەی پارتی بەردەوام بە شوێن ئارامی و خۆشگوزەرانی و خزمەتکاری خەڵک بووە بۆیە پارتی دەبێت دەنگی زۆرینەی خەڵک بێنێتن و هەروەها من بەردەوام دەڵێم ئێمە خەڵک سەیری ئێمە ناکە ئێمە چ دەڵێن خەڵک سەیری ئێمە دەکا ئێمە چ دەکەین وەک کردارەکانی پارتی لەسەر ئەرزی واقع بۆ خۆیان زمانیان هەیە و قسە دەکەن و خەڵکی چاویان هەیە دەبینن. پەیوەندی کۆمەڵایەتی چوونە سەردانی خزم و هاوڕێکان دەکەی؟ بەڵێ من کەسێکم کە پەیوەندی کۆمەڵایەتیم زۆر باشە و یەک لەو خاڵانەی کە پشتم پێبەستووە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانەیە هەم لەسەر ئاستی ناو بازار پەیوەندیەکانی باوکم و علاقاتی خانەوادەی خۆمان و هەروها دۆست و برادەر و ئەو کەسانی کە بەیەکەوە کارمان کردو یاخود لە قوتابخانە بەیەکەوە بووین یاخود لە زانکۆ بەیەکەوە بووین. باشە ئەگەر بوویتە پارلەمانتار وەک ئێستا مامەڵە لەگەڵ خەڵکی دەکەیت یان ژمارەی مۆبایلەکەت دەگۆڕی؟ من ژمارەی مۆبایلەکەم لە ساڵی 2004ەوە پێمە هەر تا ئێستاش هەر ئەوەیە لە بەغداش وەزیفەدار بووم پلەشم بەرز بوو هەر ئەو ژمارە بوو قەتعاً من نە ژمارەی خۆم دەگۆڕم نە ئوسلوب و نە ژیانی خۆم و نە با بڵێن هەڵسوکەوتم لەگە خەڵک دەگۆڕم من هاتوومەتە ئەو مەیدانە بۆ ئەوی خزمەتکاری خەڵک بووم چۆن پەیوەندی خۆم لەگەڵ خەڵک دەبڕێنم. چ جیاوازیەک لە نێوان پارتی و حزبەکان دیکەدا دەکەیت؟ خۆی جیاوازەکان لە بەرنامەی پارتیدایە هەم وەکو حزب و لە بەرنامەکەشیدایە هەروەکو بۆ هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان یعنی کە تۆ سەیری
حەگبەی پارتی دەکەی و سەیری حەگبەی پارتەکانی دیکە و حیزبەکانی دیکە دەکەی ئەلێرەدا جیاوازەکان دەبینی تۆ لەکوێ بووی ئەوڕۆ لەکوێی و بەرەو کوێ دەڕۆی پارتی وەکو مێژوو وەکو ئەوڕۆ وەکو سبەش بۆ داهاتوش ئەوەیە فەرقەکە. کە بوویتە پەرلەمانتەر یەکەم کارت چی دەبێت؟ یەکەم کارم ئەوە دەبێت ئێمە بتوانین وەکو تیمێک وەکو خەڵکانێک بە دەستە جەمعی بتوانین شکۆی پەرلەمان بپارێزین و هەروها بتوانین پەرلەمان بگەڕێتەوە وەکو مؤسسەیەک نوێنەرایەتی خەڵک دەکا لە مەسئلەی دانانی بودجە لە مەسئلەی چاودێریکردنی بەرنامەی حکوومەت لە جێبەجێکردن هەروها لە مەسئلەی دیبلۆماسیەتی پەرلەمانی کە دەبێت زۆر بەهێزی بکەین هەروها ئێمە بە دوواداچوون بکەین لەسەر ئەو یاسایانەی کە نوێ دادەندرێ یاخود ئەوانەی کەون هەبووە کە حکوومەت پێویستە جێبەجێیان بکە ئێمە بە دوواداچوون دەکەین بەردەوام بۆ ئەوەی بزانین ئەو یاسایانە ئەسەری چەندە تەسیری چەندە پێویستی بە هەموارکردن هەیە یاخود پێویستی پێ نییە. دوایین پرسیار چی بەوانە دەڵێ کە دەنگت پێدەدەن ئەگەر بێگوشە وەڵام مام دەیتەوە؟ بەڵێ من هەر هاوڵاتێکی خۆشەویست کە دەنگم پێدەدەن ئەوە متمانەیەکی زۆر گەورەیە هەر دەنگێکیش من دەیکەم بە تاج لەسەر سەری خۆمی دەنێم و بەڵێنی ئەوەش دەدەم کە بمە نوێنەری ڕاستەقینەی ئەو خەڵکی کە دەنجیان بە من بینەرانی خۆشەویست من لە پشتی ئەو کابینانە چەند بەڕێزێک چەند پرسیارێکیان لێکردم نازانم چێن هیوادارم وەڵامەکانم پڕ بە پێستی پرسیارەکان ببیتن و لە ڕزامەندی جەنابتان بێ من ئەیات حاجی نامێق بەقاڵم کاندیدی ژمارە 7 بازنەی هەولێری لیستی ١٩ پارتی دیموکراتی کوردستانم دەنگ بدەم بە لیستی ١٩ پارتی دیموکراتی کوردستان